بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمات كتاب نيابي مختصر منهاج القاصدين، باسي ذم كبر كتابات، باسي ذم كبر وذم عجب لبشي مهلكات إمام غزالي باسكا إكا بدو فصل يكم يعني باسي كبرك أما باسي كبر ما نكر وخطري كبر كان آفتي قوريه كتوشي إنسان أبي إنجا كبر تنها أولية إنساني قناه كاربيك عند جال علماء والعبادة آفتي كبر دروس أبي. لدرسي أمر إمامي غزالي رضا رحمة الله عليه هندي خصلة كان من مباسك، هندي الله صفات كان كسي متكبر جاري ويا كسي متكبر كوم الله صفاته هي باسيك أفرمي. ومن خصال المتكبر يشغل خصة كان كسي متكبر ألا يمشي إلا ومعه أحد يمشي خلفه قد وتنها نار إلا كسيك دوان سيان شنك دستبربو لقليا أروات. يعني بيننا بيش شاي خوتان جاران مثلا كابري السيد كأروش إلا كسيك بشويني مثلا لقليا يان أمره مثلا إلا كابرا خوي بتنها نأروى إشي خوي جيبجك إلا داني دوان لقل خوي أبا مثلا كاركاني بو جيبجك خوي زور أوناك خاصتك لخصالي متكبر مرجني أو يوابي متكبر بي أو ملاحظة. أما خصلة شون مثلا هاي مالين خصلتي منافق سيدانا مرجني أو يدرويكر إلا منافق بي. أما خصلتك لخصلتك هاي نفاقتي مش خصلتك كبر أبي شارسريك أو حازل لخويا وكجك حزك دائما يشيشي لقلابي لبشتي وبروا. ومنها ألا يزور أحدا تكبرا على الناس، خاصتي لخصتك أنا ويا سرداني كزناك خوي بقورة رزان الله يبي خلق سر من يبدأ قد سر لخلقنا ده واش. أما خاصتك لخصتك كان يجي لخصتك كان أجريك لبنايا دابنيشي يا لأستي أو برا بريو بينا خوش باش حزناك كز لبنايا لأستي أو دابنيشي حزناك خلق لخوارت دنيا لدواتري وبرون. أما خاصتك لخصتك كان أنس كرم مالك خادمي بيغمريان صلى الله تعالى عليه وسلم أفرمي أما يكي بسيط يعني جارية كي زور سادة لنا ومدينة أفرمي لتأخذ بيد رسول الله صلى الله عليه وآله وسلم فتنطلق به في حاجتها. دسي بيغمري خوي صلى الله عليه وسلم أقرد أشوك ركاني خوي بيجيك. طبعا لتأخذ بيد رسول الله صلى الله عليه وسلم أنفر ما يشتى. طبعا إمام أحمد الرواية كله بخاري لمعلقات هناويتي مثلا ابن ماجه هناويتي يعني ما بزأوني دسي خدي دسي في غمري خوي صلى الله عليه وسلم أجرت أو معناه اللي ورنا أجرت وشون لخومن الله والله كاك دسي جرت وبردي ما بزأوني دسي جرت باش يعني بردي بو إيشكي خوي بو كاركي خوي إيش بهمان شوازو همان معناه. وتعليقي كدا فرمي ابن حجر فرمويتي مقصود يعني قرتني داز خلي دسكن يعني لازمه لقل خويا ايبرت وهو الرفق والانقياد امش او اكينك في غمر اخو صلى الله عليه وسلم او انت نرم بو جاريك بميل خويا ايبرت وشوي ايبرت. وقد اشتمل على انواع من المبالغه في التواضع لذكره المراه دون الرجل. ان جاء لهم فرما اشتاز زور انسان اسفادك افرتك حرجني جاريه إيشي كيه بيغمري خواه صلى الله عليه وسلم أبهت أفرمي أم فرمايشتا همو أو تواضعانا بو بيغمري خواه صلى الله عليه وسلم تأتي. يعني تو تصورك أما يجيت قائده قوري وكو بيغمري خواه صلى الله عليه وسلم إبات إيشي كيه خوي بيجيب جيك أفرمي فتنطلق به جنك بيغمري خواه صلى الله عليه وسلم أبرد أيبر في حاجتها إيشي كيه خوي بيجيب جيك. سبحان الله. أما كإنسان أخوانته وربير كرو أوه بيغمبر عظيما صلى الله تعالى عليه وآله وسلم شون أو أخوي نزمكاته وآفرتك سورك باسي ما في آفرته واشتانا أقريد يعني تو بير كرو جاريه داماوي بيكس أم أي فروشي بويتر أو أي فروشي بويتر يدسي بيغمبر صلى الله عليه وسلم أقريد وبوك شوي بوي أيبا
چ ئیشێکی پێ پێ ئەکە یعنی ئەمە ئینسان ئەگەر تەسەوور کە ئەمە بێ ئەصحاب بینیویانە مەسەلەن جارێکی دامە ئەو هاتوو ئاخۆ سەیدەکەی لێ عاجز بووە لێیدا حاجەتی ئەوان چی بوو فەقیرە ئاخۆ کێشەیەکی هەیە مشکلەیەکی هەیە ئەم پێغەمبەرە عەزیمە بە عەزەمەتی خۆی لەگەڵ ئەم جارەیە ئەڕۆژ بزان ئەنەس کە خادیمەکەی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم دیقەتی چی داوە قەتی ئەوەی دا والله ئەگەر ئێستا بیت ئەم کەلیماتانە سیرکەیتەوە تەسەوور ناکرێت یعنی تۆ بیرکەرەوە ئافرەتێکی غەریبی بێ کەسی دامە ئەو لەم شارە هەبێ خزمەتکاری خەڵک بێ ئیشێکی هەبێ بکەوێتە یەکێک لە ئێمە چۆن بەدەمیەوە بچینایی چی بۆ ئەەکەین دەوەرە بیرکەرەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەم عەزەمەتەی خۆیەوە یە وەرە لەگەڵ ئەم ئافرەتە ڕۆ ئیشەکەی وە جێبەجێک بۆیە ئەفەرمێ ئەمە بۆ لەکوێ هێنە لە بابی تەکەبورە هێنە ئەمە تەواضعی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بۆ نەهێشتنی تەکەبور ها کابرای هاتە لای پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەلەرزی لە حیبەتە کە بینی داشە تێگرتی ئەی بیستویەتی ئەمە کاکە هەرچی مەلیکە لە بەردەمیا ئەوەستێتەوە فەرموویەوە بۆ ئەلەرزی إني آكل كما يأكل العبد أو عبد فقير داما وكان شلون شتخون مش أو أنا نخون هر وجدة أنش كناني أخوان يعني للصحيح مسلمة هاتوا الله هنجار بيغمري خواه صلى الله عليه وسلم وكو عبد ناني أخوات شون بو هردو قاچي برز هردو أجنبي برز كردو بتشيش كان ودا أنش توز ناني أخوات وروش أسأل أخوان مشهور ها قاچي شبت أو أكيد واني لسا قاچي الراس دا أنشي أما السنة واردة والله ما هندي جار بيغمري خواه صلى الله عليه وسلم وكو عبد بتشيش كان وتوز اشتي أخوات وروش يعني إني آكل كما يأكل العبد كرة من نار هروكو عبد كان أخو بو أترسي عبد سبحان الله يكسر كبر الله هواج بو هي من بو يعني يا هن جاري كان فرمي كرة من شواني ما كرت فلان كسو ناوي كان كسي كينا وي كسا كان هادي إكاته ولا قال خويا وي تواصعي في غمريان صلى الله عليه وسلم حتى باسي كبنينا سبحان الله قدويك اللي همشتك بالله يعني كسير أكي ئەگەر بڵێم نوری نەبڕاوە ئەگەر بڵێم دڵی نەبڕاوە ئەگەر بڵێم عەقڵی نەبڕاوە ئەگەر بڵێم تەواضعی نەبڕاوە ئەگەر هەرچی خەسەتێ بڵێم و بڵێم نەبڕاوە لە پێغەمبەریانە صلی الله عليه وسلم تەواجودی ابن وهب ئەفەرمێ جارێک چوون بۆ لای عەبدولعەزیزی کوڕی ئەبی ڕەوات یەکێک بوو لە عولەمای کیبار و گەورە ئەڵێ قەدەر وا بوو جێ نەبوو کە دانیشتم لە پەنای ئەوە دانیشتم ڕانم بە ڕانی ئەکەوت ئەڵێ تۆزی خۆم هێنای ئەملاوە ڕوون نەبوو ئەم پیاوە عەزیمە گەورە ئەڵێ تۆزی خۆم هێنای ئەملاوە ئەڵێ تونجلەکەی گرتم و هێنامیەوە شوێنی خۆم وتی ئەوام لێ مەکەن وەکو چۆن خەڵک لەگەڵ مەلیکەکانە هەڵس و کەوتەکە من عەبدێکی فەقیر بەخوا لەناو ئەم مەجلیسەی کە تۆ ئێبین لە ئەم مزگەوتە و ئەم قەرەباڵخ وەڵێ ئیزدیحامێک بوو فەرمووی دانەیەکی تری تیان نییە لە من خراپتر بێ لەناو مەجلیس ئەوە صیفەتی عولەما ومنها طبعا أو صفتي وكابو خوي اعتيادي كسق لبناية وأروشت يعني جارية لبناية في غمريان صلى الله عليه وسلم أروشت جارية أشكوت بيشي يبربو إيشكي أو تا مثلا عبد العزيز كور ابن روات يكي لكبار علماء سيركي مثلا طبيعي كسقين لبناية خويا دائنشين طبيعي جورق لا حتى لزمان إمام عمر يعني كابراهات عبدها كاتي طواف بو قاتي نبع عباكي زليكي ليه إمام عمر وتيبه عبد الزلا كله بات تي خواز لدينين ودي جوازي لبن خو الدين أماني والله لبري توازي لينينا والله بزلا كله بات زلكي ليه وكبرت شو مسيحي دور كوتو الأخير هنا بنيان خوزقة حتى أو رجي أمردم هردا أنشتمو عبد كان زليان لي أدام وبلام لدينك يخون وازم نهد أو الزلي لسوق إنسان يعني علماء كبار وقورة دائما السادة ترفع لنا وخلق بوخوا إنسان كترفع أكاد وهي قيزي لأخوي أبتو باشا من شيم لقل مروفي كتير أخوان بقورة بزان والله جاري أو مروفي تركتو خود بشتك زاني كور الله يخو أوانا قورية نبيتو جاري واي هنا كسيا نخوش ندين على ما أصد دعائكم بكي شيء والحال فقيرة جاري واي كدعاكي بو أكم وأنا جاري أقريه كسك كوكاتك أوا إبينم أقريت خوائيان أبي أم كسر رفعي درجاتي شان برستر بيلا من بس خود ناردت
تو گەورەی ئەو فرمێسکانە پەروەردگارە کە ئاوا ئەیبارێنە لەبەر خاتی تۆ مصیبەتێکە و دڵی ئەم گەنجە مەسەلەن یا ئەم عەبدە ئاوا تەنگ بووە وەرە بەهانایە خۆ من حیفدە سەڵاتم نییە بەس ئەمە هاواری هێناوە یا ئیلاهی هاتووە لە نەزەری خۆیە کەسێکی خواناسی دۆزیوەتەوە لە نەزەری خۆیە والله لەبەر خاتی تۆ هاتووە خۆیە گەنە نەئا خۆیە تەنها لەبەر ڕێگاکەی کە بڕیوێتی بۆ چارەسەرکە یا ئیلاهی گرفتەکەی بۆ چارەسەرکە بەخوا ئەمە ئێوە لە تۆ نزیک بێتەوە بەڵام نازانێ بە چ ڕێیەک نازانێ ئەگەر خۆی دەست بەرزکاتەوە لە من زۆر باشترە خۆیە پێ عەتاک ئەمە تەسەووەر کە جاری وایە ئەو کەسەی پرسیارکەرە سائل لە مەسئول گەورەترە ئەو کەسەی کە پرسیارەکە زۆر ئەو کەسە گەورەترە کە پرسیاری لێ ئەکرێ بۆی ئێمە بێ زۆر ئاگەمان لەم خصاڵانە بێ خصاڵی کیبر زۆر خەتەرە لە ئینسان ومنها ألا يتعاطى بيده شغلا في بيته لما لكي خويا دزبو يكشد نابا دورك لكبر وآدي أو بكن وأو بكن طبيعي وهذا بخلاف ما كان عليه رسول الله صلى الله عليه وآله وسلم اللهم بيتشواني يعني أويك في غمري خواه صلى الله عليه وسلم كلا روايتك فرما كان في خدمة أهله سبحان الله خزمتي معلوم نالك اعتياديك يعني سبحان الله لفرماجتك أفرمي نعلەکانی خۆی درابوون خۆی چاکیە کردەوە لە ڕێدێکا فەرمە جلەکانی خۆی پینەی کردن ئەمە نەک هەموو جارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام ئەمە بۆچی ئەم چەند جارە ئەو بە سادەیی ئەم پێغەمبەر عەزیمە ئەژی بۆی فێر بین چۆن لەم تەواضوعی ئەمە تێبگەین ومنها یەکێتر لە صفاتەکان ألا يحمل متاعه من سوقه إلى بيته کەلوپەلەکەی خۆی لە بازاڕەوە خۆی هەڵی ناگرێت نەفەری لەگەڵ خۆی ئەبە بۆی هەڵگرێت تا ماڵەوە یا وەختی خۆی حەمال هەر ئەوە نەبوو شت بەرێ هەبوو بە کۆڵ شتێ بەرداتێ یعنی حەمال هەر ئەوە نەبوو مەسەن عەرەبانەیەکی پێ بێ شتێ کەسێک بەدەستیش بردە هەر حەماڵی ئەکرا ئەسو حەماڵی ئەگرت و خۆی پێشیان ئەکەوت یا دوایان ئەکەوت و ئادێ ئەو شتانم بۆ بگەێنن ئەمە لە صفاتی پێغەمبەریان نەبووە صلی الله عليه وسلم پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەگەر شتێکی ئەکڕی جاریەوە بوو لەبەر خۆی هەڵی ئەگرت وكان أبو بكر رضي الله عنه يحمل الثياب إلى السوق يتجر فيها إمام أبو بكر جلكاني خوي أدا بكولي أيبل لبازار أي فرشت بازرگاني بيوك إمام عمر بارچە گۆشتێکی کڕی هەڵیگرت بە دەستی خۆیەوە فعلقه بيده وحمله إلى بيته هەڵیگرت بۆ ماڵی خۆی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەندێک خورمای کڕی پێچایەوە یای بە کۆڵی خۆیە فقال له قائل أحمل عنك وتي يا رسول أي إمام بامن أمانة وهلقم لبريتو فرمينا نا أبو العيال أحق أن يحمل أو كسيك باوكي من الله كان أو كسابي هذيك خوي يا بكولي أبردو خليفة مسلمان يجون أمان يوري مسلمان أبو هريرة رضي الله رحمته خوي لبي الرجك هابو بازار يكول دار بكول يوم أنا رجشها خليفة مروان يعني أشوى بازار مروان بن عبد الملك فقال لرجل أوسع الطريق للأمير نفرك النيزاني أما أبو هريرة وتي خولا كاك خولا ريب كربو أمير مسلمان بالله وبر أبو هريرة بعظمتي وبقوري خوي بوهم علم وفضيلة خوي كوم الله دار بكولي وبنا بازار أو كسي كبير كبر لخويا النهي الله بيو تواضع جيبك فعليه بسيرة رسول الله صلى الله عليه وسلم يعني شون سيرتي أو خنوي سيرتي أو تي أجين لويك شبك ويتوشي كبر نبي وقد سبقت الإشارة إليها في كتاب آداب المعيشة لآداب المعيشة لفضائل كان الإمام بابلين إمام غزالي بحثي كردو بيشتر الله بحثم كردو إشارة بيدها إما زاني من كبر چند خطر لعلماء وزهاد وعباد شاهي خصائصي هي وخصالي هي لخلق دنك أبين دي لخو معنا إسا بقرينكم الله لمشتانا أبينين مرجنيتي يا أبي مثلا والله يكسا متكبرنا بلا أم خصلتانا خطرن يعني لكسيكا ككوبونا وردو حالتي كبري ودروسك أبي خول باتشار سريكا هريكك لو أنا ما انكتياني أبي إشكين لسروي كدروسيكين أي بعام باشا معالجي أم بلا قوري شون بكين يعني ذريك كبر بمخاتنا وآقروا ذريك شون شار سريكا أفرمي إمام غزالي أفرمي اعلم أن الكبر من المهلكات بزانا كبر يشكل وأنا كإنسان
بهلاك أبا ومداواته فرض عين چارەسەرکردنی فەرزی عینە چۆن نوێژ ئەکەی فەرزی عینە لەسەر هەرێ بیکە ئەبێ ئاوا چارەسەری کیبرکەی لە خۆت فەرزی عینە نابێت یاتە ولك في معالجته مقامان دو مقام هي بو چارەسەری خۆت کەی مسألة الأول في استئصال أصله وقطع شجرته أويك بنكي هەڵکێشینی هێڵی وداركي ببري لدلتا كوتاي بيبكي وذلك بأن يعرف الإنسان نفسه ويعرف ربه بخوا أما بو أكل إنسان خوي بناسي بايد شنة پروردگارك شي بناسي بخوا أجر خوي ناسي حق معرفة علم أنه أذل من كل ذليل بخوا تي أقل لهرشي ذليل ترى كل آخر إنسان بتشيها بناسي يعني بمالا من اعتمد على ماله قل بخوا ويعتمد لسر ماله كمك بعقلية من اعتمد على عقله اختل أو كسيك اعتماد لسر عقلي داني خلل لك عقلي الشيء بس يا سلطان وقولك من اعتمد على سلطانه ذليل به بس شيت كبرك يعني بس خوي بناس يا بخوا كبرنا ويكفيه أن ينظر في أصل وجوده بعد العدم من تراب ثم من نطفة خرجت من مخرج البول ثم من علقة ثم من مضغة فقد صار شيئا مذكورا أفن سيري خوي بك يا كم جار لقلا ودروز بوا قل خلق بيبيان ناوي بيشترتو هريك لأيما الرجل لرجان توزي يقول لبن بي خلق زور كانت بهمو ألين هريك لأيما الرجل لرجان أبينا توز خلق بيمان بياني من خاك بلا من لسرتاشو هروابو خاك يقول خو آزاني شان كس بيبيانين حتى كوتينا أمرو هاتنا وجود وحياة إما اللي خاك بوينو بو خاك الرين دوائي ورده بهوي خواردنا ودي أما اللي پشتی باوك مانا بوينا تويك لكيو درچون سبحان الله لشويني ميسكرنا شويني محترمنا شويني ميسكرنا أفرمي أو كسي كوا تكبر أكي أقل لبه دو جل لشويني ميسكرنا لهي نيرو ميوتو درچون شي لهي باوكك وشي لدوائي كمنال ولهي دايكك يعني إنسان بچيا بنازي دوائي توبوي بخيان پاريك پارچە گۆشتێک وردە واد لێ هات بيتە شتێک کە باز بکرێ بڵێن وجودی هەیە وين هەر وجود نییە بعد أن كان جمادا لا يسمع ولا يبصر حج نأدبيني وكو جماد وكو داري أوابي خولوي حسد نبو حركة نبو اي باشا تول هيج نبوي هاتي تبجو يعني مردنا بيش حياتي دسي بيكر دبو انجا للاوازي وتو دسي بيكر بهيز بوي كل اللي فقير بوي حج نبو هاتي أهات الدنيا حج هر هاوارك تبو بارچه جليش وقماشيش نبو بلان خواد والله مني كردي كابو إنسان بس سيري بدايات حياتي خوي كا شايب كاتو نفسي خوي أناسي كنفسي خوي أناسي تكبر بتشي بكم بتشي بخلق بلان والله من جمالهم زورتر لخلق أتو الروجي كابو زور قيزون واللينج بي خلق يالنجي هذا قسيريك أي بلان مثلا تقول لا تشتيكا مثلا لشتي خلق بلان مال تاخو الروجي هو حيث مالنو بلان عقل الروجي هو هيتش النو بلا علم رجب الندو شهادة ندبو يعني تو صاحبي حج نبوي هاي توجود فقير بوي نبو بوي ندار بوي خاواني هشتاق نبوي تنانت نت أزاني قصبكي تو هر أو كسي استش أود ليتو برأو أرويتو كهو كبر مكة خواجان إشارتي كردو بما تيكيان دون لما فرمي من أي شيء خلق لشي إنسان يدرس كردوه من نطفة خلقه فقدره يعني خوي قول للنطفة أم إنسان عظيم قول يدرس ثم امتن عليه بقوله ثم السبيل يسره وبقوله فجعلناه سميعا بصيرا طبعا ثم السبيل يسر دو معناه لتفسيره تفسيري كان أويا أو الرقاي كإنساني لوهات كالرحم دايكت طبعا سبحان الله الرحم أفرمي خوي بق أندازي فاصولياك 200,000 أوندي خوي أجري جوربوني هي أو بارشة قوشت اللاسي أو أنده بقوة جورة أبي أجري حوهشت منال جيجان بيته ولا أم دنك فاصوليا بشوكا سبحان الله
گەورە ئەبێ ئەکشێ ئەی دوای مناڵ لەدایک بوونەکە ثم السەبیل یەسەر طبعا ئەو بۆڕیانەی کە ئەو مناڵە لەوێ بۆڕی بچووکن گەورە ئەبن ئەو مناڵەیەتە دەرەوە سبحان الله ئەفەرمێ ثم السەبیل یەسەرە باشە ئەو ڕێگایە ئەگەر خوا ئەوە بە حیاتی ئەو مناڵ نایەتە دەرەوە بەڵام خوا ئێرادەی ئەوەیە سبحان الله ئەم بۆڕیانە گەورە ئەبن ئەکشێن ئەم مناڵەیەتە دەرەوە وەکو خۆیان لێتەوە وردە بە چەند ڕۆژێک دوای سێرەکە ئەم بۆڕیانە ئەم ڕەحمە گەورە بچووکە بێتەوە دەنکە فاسۆلێک یعنی ثم السەبیل یەسەرەهو ئەکرێ ئاوا لێکی بینەوە یعنی ئەو ڕێگایە کە لەسکی دایکەوە هات گەورە بوو بۆی تەسهیلی کرد یعنی سبحان الله ئەگەر مناڵ بەسەرا نەیە بەسەرا دەست و پلێشکی بەڵام خوا جسمی ئینسانی ئاوا دروست ئەگەر بەسەرا بێ هیچ شوێنێکی ناشکی دوای قۆڵەکانی ئەتیادیەتە دەرەوە دوای قاچەکانیەتە دەرەوە ئەگەر ئەهاڵێ مناڵەکە سووەرە ئیلا بێ عەمەلیاتی کرد بۆ مناڵەکە نایەت بۆ ئەگەر بە قاچا بێت دەسەکانی شکاوە باش هەر ممکنە قاچەکانی بشکێ ئەگەر یەک قاچی بە قاچەکەی تری شکاوە ئەنوا سبحان الله ڕێک نابێت بەس لەسەرا وای خەلق کردووی گۆشەی نییە ئینسان گۆشە ئەزان ئەگەر گۆشەی تیژی هەبووە ئینسان بۆ نمونە شانمان ئێساوە بۆنەوە فەلسەفەی ئیسلامی لە هەندەسەی ئیسلامی لەسەر بنیاتی ئینسانە و کەون ئێستا ئێوە سۆ سێرکەن لە کەونە هەشتی گۆشەییمان نییە هەمووی خڕ مەسەڵەن تۆ سێرەکەی کوڕەی زەوی سێرەکەی مەسەلەن شانی ئینسان سێرکە سەری ئینسان سێرکە شتی گۆشەی تیژی نییە خۆگە گۆشەی تیژی هەبووە ناوجەرگی دەیلۆسی ئافرە یەک مناڵی بووە ئیتر تەواو ئەمردە کۆتایی پێها بەڵام نەخوای گەورە سبحان الله چۆن ئەم ئینسانەی خەلق کردووە هەندەسەی ئیسلامی شەر ئاوایە گۆشەی تیان نییە جا ئێستا باسی ئەوە ئەکرێت کە ئەگەر گۆشە نەبێ چەند بەهێزە ئەگەر گۆشە هەبێت چەند لاواز بڕواکەنە گۆشە لە ئینسانە هەبووە هەرزوو ئەفەوتە نە ئەمە نەبوونی گۆشەکان زۆر سوودی بە ئینسان گیان اعتیادی بڵێن پەنجەرەیەک دروستەکەی ئەگەر گۆشەی تیان نەبێت چەند بەقووەتە گۆشەی تیا بێت چەند لاواز وە هەندەسەی ئیسلامی بنیاتی لەسەر مرۆڤ لە دوو ڕۆ لە ڕووی مادی و معناوە لە ڕووی مادی و هەیکەلەکەی هەمووی ئەوە تیژی تیان نییە ئەی لە ڕووی معنەویەوە لە ڕووی معنەویشەوە هەروایە هەندەسەی ئیسلام بۆ چونکە لە هەندەسەی ئیسلامی هاتووە فەرمایشتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کە خۆر لە دراوسەکەت مەبڕە باشە لە دراوسەکەت مەسەلەن با بڵێن هەوای لێ مەبڕە ئەگەر دیقەتەن دابێ ئێستا عەقڵی ئێستا بۆتە عەقڵی بلۆک بەڕاستی لە زەمانانێک لەوە پێشترە مەسەلەن گەڕەکی ماڵکەندی سلێمانی سیر ماڵە کۆنەکان هەمووی لێک مستەوایە یەکێک نییە زۆر بەرز و دەدانێ زۆر نزم وان نییە ئەمە ئەم حەضارەتەی ئەخیر کە هات ئەگە حەضارەتە ئیسلامی هات هەتە بەقای مابوو هەندەسەی ئیسلامی ئەوە بە حیات لەو ماڵە کۆنان نابینی ماڵە سەیری ماڵێکی کردبێ وا دروست کراوە قەت وا دروست نەکرا کە چاوی لەو ماڵی تر قەت بەو کەیفێتە ماڵ دروست نەکراوە لە هەندەسەی ئیسلامی لە بەرامبەری بۆ لەولا ئللا بە شێوازە دروستی کردووە چاوی لە دراوسەکەی نەبێ و حەقی نەبێ بەسەری تەوانەوە فەلسەفەی حب و خۆشەویستیە کە چۆن لەگەڵ یەکترا بژی و زۆر وەڵحاڵەوە بابەتێکی دوور و درێژ و تەفسیلە شتێکی تر مهم باش ئینسان ثم السەبیل یەسەر ئەوە تەفسیرێکی کە خۆ ئەوە خەڵقی کردی و ڕێگاکەی بۆ کردیتەوە هاتی تو ڕێگەکەش وەکو خۆی لێ هاتوو دانەیەکتر نەوەڵا کە هاتی تر ژیانەوە کورە ئەگەر خوا جەلە جەلالوه و ڕێگاکەی بۆ ئەوە نەکردیتە واللهی وهەدەیناه النەجدەین نەبێ باش ئەم مناڵە لە هەموو عمری خۆی بە ناو کشتی خواردە چۆن ئێستا ممکی دایکی ئەگرێت نایگرێ ئیلا هیدایەتی خوا نەبێ طبعا ئەو ئاەتە سڕێکی زۆر گەورەی تێ وهەدەیناه النەجدەین هەندێک لە زانایان ئەفەرموون ئەو نەجدەینە دوو سنگی دایک ئەو مناڵانەی کە ممکی دایکیان ناگرن ئەو ئاەتیان زۆر بەسەرا بخوێنە سبحان الله بێتە شیفا ممکی دایکیان ناگرن چونکە هەندێک مناڵ هەیە ئیباءەکە ممکی دایکی ناگرێت ئەو ئاەتە بێتە سەبەبێکی زۆر گەورە بۆ ئەوی ممکی دایکی بگرێت و بتوانە شیرەکەی بخۆ جا ئەفەرمێ ثم السەبیل یەسەر ڕێگاکانی بۆ ئاسان کردی خۆ ئەگەر ڕێگاکانی ئاسان نەکردەیە لە ژیانە چۆن فێری زمانە بووی چۆن عەقڵت ئەگرت چۆن پێت ئەگرت ئەزانی چەند مناڵێک بە ناڕەحەتی پێ ئەگرێ ئەزانی چەند بە ناڕەحەتی فێرەبێنان بخۆ تۆ بیرکەرەوە ئەگەر تعلیم نەبووە لە مەسەلەی نان خواردنەوە خۆ ئینسانی وا خەلق نەکردە هەر یەکەی بە جۆرە نانی ئەخوێن ڕۆکە لەوە ئەچێ مرۆڤ بۆیە ئەو سەری نەوی کردە وەکو چۆن چۆلەکەیەک ئەبینێ ئەخوا ئەویش ئاوان
شتی بخوارده یعنی خوا هدایەتی ئەم ئینسانە ئەدا فێر ئەبێ دۆستێکە مناڵێکی هەبوو عەقڵی دواکەوتو تەوا مناڵەکە گەورە تقریبا 18-19 ساڵە بوو مناڵی بچووک چۆن نان ئەخوا ئەوە بە حاڵێک کەم جار کەوتچگە گرێ و ئەبۆ شێوازە هەموو جارێکە ئەم بینی زۆر بەزەین بە دایکی ئاهاتەوە دەی بە قوربان دەی بە ساقە و ئەوانە کەوچەکەی نایگە فڕێەیە نانیەکردم ئەوەیەکە هەڵی یانی مناڵی بچوو چۆن خوا دیمەنی ئەم کوڕە گەورە چەند ناشینە ئەوانە نەخۆ سێرم ئەکرد بەڵام عەقڵ هیچ گەشەی نەکرد بوو لەو مناڵی خۆی هەر ئەوە مابوو مناڵ کە ئاهاتن مەسەن هینێکیان نەکرد حەزی ئەکرد لەگەڵ مناڵە یاری بکە نەیان ئەهێشت عەزەتی مناڵەکانی ئەکرد سبحان الله هەمووی ئەگەر ثم السەبیل يسره سەبیلی ژیان والله خوا تەسهیلی نەکاوە ئینسان تەواو ئەبێ باشە بەچیە من تەکەببوڕ بکەم من نەمەزانی نان بخۆم کیبر چۆن لەسەر ئەو دۆستم بکەم چۆن خۆم بە گەورە بزانم من نەمەزانی جل لەبەر بکەم من نەمەزانی خۆم بشۆم من نەمەزانی سبحان الله تەنها سەر ئاو بچمە سەر ئاو ئەزان مناڵێ تا فێرەکرێ بچێت سەر ئاو چەند کاتە کوژێ والله جاری وهەیە ئینسان ئاوا سێرەکە بەزەی بە ئافرەتایەت ئەزانی چەند هەوڵەیە لەگەڵ ئەو مناڵەیە تا فێری ئەکا ڕێک پێ بچێتە سەر ئاو فێر بێت زۆر زەحمەت هەموو ژیان یعنی ئەم کەسی ئاوا پەروەردە بوو ئێستا بێ چی بکە دەست پێ بکە بە کیبرکردن فجعلناه سميعا بصيرا کوڕێ کێ بیسای کردی کێ بینای کردی خۆ چاوی گوێ هەبوو هیچی نەئەبیست و نەئەبینی کە لەدایک بوو خوا خۆی فجعلناه سميعا بصيرا فأحياه بعد الموت وأحسن تصويره كورا مردوي بيه خولوي خلقاتي بيه أنا خوا دروسي كردي وأحسن تصويره كي زور جوان دروس كردي إنجا هناتي الدنيا كورا تيري كردي تيرابي كردي جلي دايتي هدايتي داي بهيزي كردي همو هي أوا ومن هذه بدايته فأي وجه لكبره وفخره إمام أفرمي أما كسك سرتاكي أوا بي بل چ ڕوویەکەوە بە چ ڕوویەک یەک کیبرەکە بەسە خەڵکە فەخرەکە بە چی هەیە تا فەخر بکە و ئەو بکە ئاوە سەیرێکی پشتەوەی خۆت کرد یا سەیری لەمە دوای خۆت کە بزان تۆ کێت و چی وێ بەڕاستی لە مەسەلەی کیبرە ئەبێ زۆر ئاگاداری خۆمان بێ بەخوا برایان جاری وهەیە کۆمەڵێکی زۆر تاعەتی باش کۆ کردێتەوە زەڕێ کیبر ئەیفەوتێنێ لە ناوی ئەبە على أنه لو دام له الوجود على اختياره لكان لطغيانه طريق أجر كسيك قيناك للرؤى عقلية أجر خوي اختياري كده بيت سرزوي باختياري خوي بهر حال كبرك ليت بس آخر تو اختياري شنو بيت سرزوي أنا هيج اختياري نبو النير بيامي هيج هاي تسرزوي بس شيء أواك بل قد سلط عليه الأخلاق المتضادة والأمراض الهائلة بينما بنيانه قد تم إذ هو قد وهى وتهدم لا يملك لنفسه ضرا ولا نفعا بينما هو يذكر الشيء فينساه ويستلذ الشيء فيرديه ويروم الشيء فلا يناله ثم لا يأمن أن يسلب حياته بغتة آخر بشيء إنسان خوي بكور بزانه أنواع نخوشي هيرشي بو يعني هيج ده صلاتين الردي كاتو زاني توجو أنواع أو شتاني كوا متضاد طبعا لطب يكون الأخلاق المتضادة أو شتاني كوا بيك وناين كري أجر تيكل بكرين باشا زور زريكي قوري وصحة إنسان هي مثلا سارد وقرم باشا كخلط كران زور خطر مدتك يعني عندك علاج شيء مثلا ها تيكل كرا لكل يخو منا فتريكي زورج والله أنا أزانم أهاتن مثلا درزيكي أزارشين يعني لقال مثلا درزيكي تريبا ولا التهابات تيكالا كرد مثلا كومالا درزي تيكالا كرد لم أخيرو دراسات نكن شتيب شكو هندي مواد مضادة تيا زور خطر أخلاتي متضادة سبحان الله أوشتاني كتيكال أكري متضادة لطب يكون شاءوها يكسر أبيتا ماديكي جهراوي بنمونە بەڵێن هەنگوێن حرارەتێکی گەرمی هەیە کەشتێکی ساردی لەگەڵ ئەوە کرا ئەبێتە مادەیەکی ژەهری لە کوردەواری خۆمانە ئەڵێ هەنگوێن و کاڵک پێکەوە مەخۆ باشە ئەڵێ سەبەی کوشتن ئینسان احتیمالێت ژەهراوی بێ بمرێ
خۆ ئەگەر تێکەڵ کرێ ئەو محقق ژهرایی یانە جسمێک وەڵام لە خودی خۆیان ئەوە والحاڵ باشە ئینسان ئەگەر بێت و ئەمانە یعنی هەر دووشت هەر بخوا لە ناو مائیدەیەک سەر تێکەچ وەڵام مائیدەم تێکچۆسی هۆکارەکەی چیە دوشتی مزادی خوارد یەکسەر یعنی ئینسان ئەوانە تەسلیت دەکرێت بەسەریە هیچ توانای بەرگری نییە لێیان کاتێک ئەزانێت کە پشتی ڕێک بۆتەوە و گەنجەتی خۆی دەستپی ئەکا سێرەکە وردە وردە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خوارەوەیە ڕۆژێ دانی ئێشەکە ڕۆژی ئەسقانێکی ئێشەکە سەر ئێشەیەکی توژ و مووەکانی سپی بوو وردە 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 ورد خۆی ناتوانێت هیچ دیفاعی لە خۆی کرد ناتوانێت تاڵێ مووی سپی خۆی ڕشکات هەچی پێ ناکرد لەوەچە تۆزە سپۆغی کە بەڵام ناتوانێت حەقیقەتی شتەکە هەچی پێ ناکرێت بۆ خۆی زۆر کات شتێک وەرئەگرێ لە بیری ئەچێتەوە لە بیری ئەچێتەوە یعنی معلوماتێک کە وەرئەگرێ مرۆڤ ئەوەندە لاوازە شتەکە لە بیری ئەچێتەوە سوبحان الله باشە مرۆڤێک ئەوها بێت تەکەببوور بەسەر چی ئەکە کێ هێشتی لە بیر نەچێت لە بیری ئەچێت جاری وە هەیە کەسێک هەر شتێک ئەدرێ بەسەریە ئەڕوات بیرەکات و ئەژزانە ئیشێکی هەبوو قەیرێ زۆرەوەسە ئیشەکە نازەیەتەوە ئارە کاکە و تۆ شتەکە نێن وەڵڵاهی چووشم سەیریشم کرد و بیرم نەکەوت هیچ ئەی کاکە ئەی بۆ نەو نووسی و ئەمانە کورە وەڵڵاهی جارێکی نووسی بووم ئەوە سێرم بۆم نەخوێنەوە نەمزانی چی بوو باش سبحان الله ئینسان زۆر شت هەیە ئێستا طبعا یەکێک لە نعمەتەکانی خوا لە بیرچوونەوەیە ئەگەر مرۆڤ لە بیرچوونەوەی نەبووە لێ غەمەتەوە ئەوە یەکێک لە نعمەتەکانی خوا یعنی سێرەکەی جاری وە هەیە مصیبەتێکی زۆر گەورە ڕووی بەیانی کە مصیبەتەکە لا چوت تۆ هەر نازانی ئەو کەسە بووی دەی وەڵڵاهی ئینسان ئەها سایق ئەڵێ کە ئەگەر حادیسەی لێ قەوما دوای ئەوەی کەسە سایە لێ نەخوڕێ مدەتێ بوەست وەکو سەدمەیەکی لێیە احتیمال هەیە نەتوانێت سیارەکە لێ بخورێت دەعامی دووهەم بکە وەی مدەتێ بوەست بۆچی هەتاوکو لە بیری بچێت لە بیرچوونەوە خێرێکی زۆر گەورە بەڵام ئاخر تۆی ئینسان علمێکت هەیە بە حسابی خۆت دۆستێکی زۆر خۆشەویستە هەیە لە پڕ ناوەکەی لە بیرەچێت بڕواکەن جاری باوک ناوی مناڵەکەی خۆی لە بیرەچێتەوە کورە کامیان سیان چوار ناوەڵە اینجا دانێکیانی بەرەکە وانیە یعنی سبحان الله جاری وە هەیە یعنی دایەک بەتایبەتی ڕیزێ ناوەڵە اینجا یەکیان کوڕەکەی بەرەکەوێ باشە هەمویان بۆ لە بیر ئێسێت تخوا ئینسان مەسەن ئەمە حاڵی وێ تەکەببوورکە جارێ بە بیر من لەگەڵ خێزانمە خێزان لەخۆ تووڕە بوو وتم ئەوە چییە خۆزە مناڵمان نەبوو هێشتا وتی وەڵام من وتمە بچم بۆ بازار ئەوانە یان نەچمەوە توێ کەیفی خۆتە چاو دەرێ بڕۆ بڕواکە من وام نەوتم بەهێنی خۆم بە حساباتی خۆم وتم جا قەیچیەکە بڕۆ بەس لەو کاتا کتێب مەخوێندەوە مەشغوڵ بووم تمە زوان وتوە من ویستم قسەی وکەم قسەیەتی رادووە بەدەمە باشە دەتخۆ ئینسان تەکەببوور لە چیا بکە سبحان الله بۆیە ئەفەرمێ چی ئەفەرمێ شتێک وەرەگرێ لە بیرەچێتەوە ناوەڵا چێژ لە شتێ وەرەگرێت چێژ لە شتێک کەچی سبحان الله ئەو چێژی لێ تێکەچێت دوای ناتوانێت ئەو چێژە وەرگرێت هەندێک جار تەمەنای شتێکە پێی ناگە سبحان حەزی بە شتێکە ناتوانێت ڕێگرێک ڕێگری لێک باشە قەی ناکە ئەوە ژیانم هەیە با تەکەببووری پێ بکەم هیچ زەمانەتێک هەیە بۆی لە کتوبڕێکە حیاتم لێ نەسەندێتەوە زەمانەتی واللهی تەکەببوور لەوەتی لەو لەحظەت تەکەببوورەکەی بەسەر عەبدێک لە عەبدەکانی خۆیە حیات کە خۆت خاوەنی لێ تەسەندێتەوە بۆی ئینسان بە چییە بنازێ بە چییە تەکەببوورکە ئەمە لایەنی وەسەتی ژیانی ئاوایە سەرەتاکەی و ئەخیرەکەشی خۆ دیارە ئەوە مردن نەبوو باشە سەرەتاکەی جەمات باشە شتێکی نەجوڵاو ئەخیرەکەشی نەجوڵاو هەردوو لاوەکو جەمات ئەخێتە ناو گەڵاوە چی لێ مرۆڤ بۆگەنەکە وردە وردە لاشەکەی ئەڕزێ کورە ئێسقانە بە قووەتەکانی وردە وردە ورد ئەپۆرتیان ئەوانیش اینجا کرم سەریتی ئەەکە پارچە پارچەی ئەەکە ئەچێتەوە ناو گوڵ و ئەبێتەوە گڵ هەندێک جار کەسێک ئەچێ گەڵێک ئەهێنێ ئەیکا بە گۆزەیەک و وردە ئەی شێلێ و ئەیکا بە خشتێک و ئەیکاتە دیوارێک و وەی ئەفەرمێ ويعود ترابا يعمل منه الكيزان
گۆزە باشە گۆزەی لێ دروستە کرد. جارێکتر وەزان ئەو شعرم عرضکردن ئەڵێ بۆ کڕینی گۆزەیەک چوون بۆ لای گۆزەکەرێ 100 گۆزە پێم پێکەنی هەریەک لەبەر وتیان داما و ئەمڕۆکە ئێمە دەبەی سبەی خۆت دەبیە گۆزەیەک لای گۆزەکەر. ئەڵە چوون گۆزەیە بکڕم سێری گۆزەکانم کرد گۆزەکان دەستیان کرد بە پێکەنی داما و گۆزەی چی ئەکردنی ئێمەش وەکو تۆ مرۆڤ بووین بەیانی تۆژە بیتە گۆزەیەک و کەسێک ئەتفرۆشێ و کەسێک ئەتکڕە و کەسێک ئەتشکێنێ. هەموو ئەمەی کە ئێستا ئەمە بین جاران لە خشت ماڵەکان دروستەکرا خوا ئەزانێ ئەم خشتانە چەند کەسی لە تۆ جوانتری تیا بوو لە تۆ دەوڵەمەندتر بازرگانی زۆر گەورە عاقڵی زۆر گەورە عالمی زۆر گەورە هەمووی ئێستاوەتە بۆتەوە خۆڵ و لەسەر زەویەوە بەکارهێند. ئەم شوێنەی ئێمە ئێستا تیا دانیشتوین کی ئەڵێ گۆڕستانی چەندین ساڵە نەبوو هەر ئاساریشی نەما لەسەر زەویە. بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ سەیری ئەوەڵەکەی کا کە چیە سەیری ئاخیرەکەشی کا تۆ چیت بەچیە بنازی کە بەیانی خۆت بۆگەن ئەەکەی بەچیە بنازی کە کرم ئەتخوا بەچیە بنازی کە تۆ بوویتە گۆزەیەک و بوویتە خشتێک ويعمر منه البنيان خانوا بتو دروسة كريسبيني ثم بعد طول البلاء تجمع أجزاؤه المتفرقة أي لدوي أمانة هموية والدنيا أبوي بقوزة نجاتي بقوزة نا والله همو بارچكاني ناو زيوكو أبيتو لروجي قيامت بأمري خو هموي إنجا لروجي قيامته لبردم رب العالمين لساحي محشرة ساحيك بيئوي كلو يقليت يابي الرأي جيري كراجراي سيرك الزوي قرابة زوي كتير أي هاوار كيوكان نمان آسمان شقبو همو أستيركوتنا خوارا كورا خور أي هاوار أواني ترقري بقوة تركدو نزيق بو حالة هموي مظلم وتاريك إنجا لولا شو أقر كربة كربية ونرية وهوارية أقري جهنم تشاورتك طبعا النركي أقر تصور كنركيكي زود ترسناك كي هزبه ماكا طبعا اما لدوره واسهستي بيناكن ورا اگر اگريكي زور كتو بر بكريتو برواك بلايسي اگرو گرمكي زور ساميكي گوري هيلي انسان دوستكم خانوكي سوتابو امر ناميكي بو ناردوم على شو خبرم ابيتو بگرمه و قرمي اگرو هستكم اگرك اروش يعني هاور او پلامرم هوشەکەیم گوێ لێ هاوارەکەی ئاگر بۆیە ها جەهەنەم زەفیری هەیە زەفیر وەکو فیکە وەکو هاوار نرکەی هەیە چاوەڕێکی ئەەکەی چاوەڕێەوەی ناوەی ئەعمالە بدرێتەوە اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حساب بس خۆت بەسی بۆەوەی محاسبە لە حت شاراوەنی هەموو نووسراوە سەیری ئەەکەیت و ژیانی خۆ دەخوێنیتەوە شەرمەزاری بەردەم خۆ هاوارەکەی ئەم کتێبەچی ئەی هاوار همو ژیانی منی تێ باشە هەموو دوو مەلەکاتون دانیشتن هەموو هەرچی وتووە هەرچی و کردووە هەموو نووسراوە کەم زۆر هەستان دانیشتن خواردنەوە کورە تۆ لە بیرت چوویەوە ئەحصاه الله ونەسوو زۆرە لە بیر چۆتە بەڵام خوا ژماردوێتی هەموو ئینجا وەرە لە ڕۆژی قیامەتەوە لە حیسابی خۆیان بوەستە وەرە جواب حازر کە بۆ خوایان بیرکەوە لەو کاتێک کە ڕاتێکێشن بۆ ئاگەر چ جوابێکە پێ بخۆ ئاخر ئەگەر جوابە پێ نییە ئەوە ڕاتێکێشن ئەگەر جوابێکە پێ ئەدەی بزانین جوابەکەت بڵێ لە بەردەم ڕەب العالەمین دەی وەرە ئەگەر حاڵەتی تەکەبورێ هەبێ و لەو کاتە بەرەو ئاگرێ بەرن دەیت و ئەو خوایە بەهائیمەکان و ئاژەڵەکان حاڵی باشتر نیە لەو ئینسانێکەوە ڕائێکێشێ بەرەو ئاگر ئەبرێ وەرە خوایەکی ئەوەندە بە ڕەحمی وا تووڕە کردبێ ئەم عەبدە بخاتە ئاگر أي هاوار بوشي أجل كان باشن شكوان أبنه وقل إذا الرجل كان وإذا الوحوش حشرت هم أجل كان بيغمر كان صلى الله عليه وسلم فرميتي بزنيكي شاغدار لبزنيكي كولي بشاخي دابي طولي لأكرته كطولي لأكره من أبنه وقل ويكافر لو رجل يا ليتني كنت ترابا خوزق قلبو وكو أوانا بماتو يعني خوزق أجل أبو وكو أوانا بماتو أي باشا كسيك أوابي ولا قمانا بي لوي آيا خوا عفوي أكا يا عفوي ناكا أو لحظة بينا تبيش شاوي خوي چون تكبرك
چۆن بەسەر عەبدێکە خۆی بە گەورە ئەزانێ ئەمە حاڵتە کە تۆزێکی تر محاسبە ئەکرێت و ها ئاخۆ ئەگەر بەرەو ئاگەریان بردی ئەگەر عەفوی خوا نەبێ چۆن تەکەببور ئەکەی بەسەر عەبدێک لە عەبدەکانی خۆ کێ هەیە سەلامەت بێ لەوەی کە ئەو گوناهانەی کردوێتی عقوبەی لێ وەرنەگری هەر ئێمە ئێستا با بیرکەینەوە ئەو گوناهانەی کە کردومانە زەمانەتێک هەیە کە ئیتر تاوا عقوبەی لەسەر وەرناگرین هیچ زەمانەتێن ئیستیغفاری زۆرمان کردووە زۆر ئومێدیشمان هەیە خۆی گەورە ئیستیغفارەکانمان لێ قبوڵ کە بەڵام زەمانەتمان پێدراوە زەمانەتمان نییە لەوە چێ لەسەر هەر هەموو ورد و گەورە هەموو محاسبەیەکی گەورە بکرێن ئەفەرمێ ئەمە بزەبت وەکو ئەو وایە کەسێک مخالفەیەکێ لە مەلیکەکانی کردبێ و جینایەکە ئەوەندە گەورە بێ مستحقی ئەو بێ 1000 داری لێ بدرێت لە سژنە دانراوە بۆ ئەوی دەری بێن و عقابی بدەن و 1000 داری لێبن باش ئەلەم کاتا قەت لەناو ئەهلی سژنەکە بە خەڵەگەڵەکە کە من لە ئێوە باشتر ئەوانە ئەو خۆی چاوەڕێەوە کە 1000 داری لێ بدرێت عقابی بدا مەلیک بیری لە ئێوە هەیە تەکەبورکە دەبەخوا ئەو هەیە ئێمەش ئەوەندە ئەسیانمان کردو خۆمان چاوەڕێ ئەکەین لەم سوزنەی دنیا ها ڕۆژ دەرمان کرد بۆی عقوبەمان بدەن ئەش تەکەبوری چی بکەم بەسەر خەڵکە چی بڵێم ئەی باش ئەم دنیای سجنە و هەموو ئەو گوناهانێک کە کردوتە مایە عقابن نابێ ئینسانی موسڵمان هەمیشە بیر لەوە کاتەوە کە چی چاوەڕێ ئەکا کە بۆ سەیری پێشەوەی خۆت کە بۆی خۆت بناسی سەیری دواوەی خۆت کە بۆی خۆت بناسی ئیتر چۆن تەکەبورەکەی تۆ لە نێوان نەبوو یا بووی تۆ لە نێوان نەبوو محاسبەیەکی مشددی ڕۆژی قیامەتەی چۆن جورئەتی ئەوەکەی بەسەر عەبدێک لە عەبدەکانە تەکەبورکەی کە مثقالە زەڕەیەکی لە بەهەشت دوورت ئەخاتەوە ئەتخاتنەوە ئاگرەوە ئێمە بەڕاستی بۆ ئەوەی داری تەکەبور لە دڵمانە دەربێنین بۆی داری ببڕین ڕێگەکانی هەڵکێشین پێویستمان بەوەی خۆمان بناسین خۆمان بناسین ئەمە خۆناسینەکەیە خۆناسینەکە خێنە دەرسی داهاتوو ئینشاءالله ئێمە خۆمان بناسین قەت تەکەبور ناکەین تەکەبور بە چی بکەین بە چ شتێکمان بنازم چۆن بەسەر خەڵکە خۆم بە گەورە بزان ئای چەند کەس هەیە کەوا کیبری کرد بە ماڵەکەی و ماڵەکەی لە دەستدا فەقیر کەوت و محتاجی ئەو کەسە بوو کە کیبری بەسەرا کرد والله جاری وە هەیە خۆت بە گەورە ئەزانی بەسەر فەقیرەکە خوا سیارێکی بە تۆ عەتا کردووە مناڵێکی بە تۆ عەتا کردووە خانوێکی بە تۆ عەتا کردووە باش هەر شتێک نا سمعی بە تۆ عەتا کردووە دۆستێکە دەبینی سمعی نییە تەکەبورەکەی بەسەریە خانووی نییە باشە تەکەبورەکەی بەسەریە مناڵی نییە سیارەی نییە بەلای ئەڕۆی کبر ناخدڵ من خاوەنیم ڕۆژێک لە ڕۆژان ئەبینی دنیا محول الأحوال خواهیان تحویلەکە سێرێکی هەڵەگەڕێتەوە اینجا تۆ فەقیر و لا تۆ دڵمە من دۆستم هەبووە کە زۆر محتاجی ئەوەی بووم جارە سواری سیارەکەیم کە ئەو زەمانە کە سیارە زۆر کەم ڕۆژێک لە ڕۆژان بینیومە کە زۆر محتاجی ئەو بۆ یەکێک سواری سیارەکەی بکە بەبیرمە یعنی خەڵک سەرەیان ئەنووسی لە لای بەشم خۆی بەجیان نەهێڵێ ئەو ئەم جەماعەتە تەواو ئیتر ئەوە سەرەتان بەنە کە ڕۆژێتر ئەتان بم سوبحان الله ئەم بینی کە ئەپاڕایەوە سەرەکەی تۆزە پێش بخەن بۆ ئەوی سواری سیارەی کەسێ لەبەرەوە تەسەوور نەکە ئینسان کیبری کرد بەسەریاتی ئەپڕ والله یا لە دنیا ئەمانە بە چاوی خۆی ئەبینێ یا لە ئاخیرەتە زەلیلی بەردەم ڕەب العالەمین داوا ئەکەین و ئەپاڕینەوە ئەلاڵینەوە ئەڵێن خۆیە بۆ خاتینەوە جوانەکان و صفەتە بەرزەکان و ئیسمی عەظەمت خۆیە پەنامان بدە خۆیە لە ڕیا پەنامان بدە لە تەکەبور پەنامان بدە لە عوجب تو گەورەی خۆت خۆیە زەڕەیەک خۆ بە شەزانین لە دڵمانە دروست مەکە یا ڕەب العالەمین خۆیە داوای ئەکەین هیدایەتمان بدە چارەسەری خۆمان بکەین یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆیە لە گوناهەکانمان ببوورە خۆیان نەمان گێڕی لەو کەسانی کە بە چاوی سووکەوە سەری هەژارانەکەن یا ڕەب العالەمین خۆیە داوای عەفوت لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین خۆیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە بە پەنهان کردومانە عەفومان کە
یا ربی خۆی زەلیلی گوناهەکانمان مەکە هیدایەتمان بدە ڕزگارمان کە پەروەردگارە دڵمان صاف کەرەوە لەگەڵ خۆتە تو گەورەی خۆت ڕازی بە لێمان و بەرزمان کەرەوە عیبادەتمان بەرزتر کە تاعاتمان بەرزتر کە دڵمان شیرینتر کە یا رب العالمین خوای گیان شیرینی ناخ پەروەردگارە شیرینی ڕۆح شیرینی عەبدایەتیەکان لە ناخمانە دروست کە یا ئەکرەم الئەکرەمین بمان گەڕە لەو کەسانەی چێژ وەرەگرن لە نوێژیان چێژ وەرەگرن لە تاعەتیان چێژ وەرەگرن لە ئەقوال و ئەفعالیان یا رب العالمین یا ربی خوایە پەنا ئەگرین بە تۆ پەروەردگارە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئێمە خۆمان بە شت زانی بێ و بەسەرێکێک لە عەبدەکانی تۆیە خوای گیان خۆمان بە گەورە زانی بێ عەفومان کە یا ئیلاهی تو گەورەی خۆت خوایە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین ئەم خەستەتانە لە ناومانە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هان ئەمان بە گەورەی تۆ هێناوە هانە ئەمان بە ڕەحمەت و بەزەی تۆ هێناوە تو گەورەی خۆت عەفومان کە تو گەورەی خۆت عەفومان کە تو گەورەی خۆت عەفومان کە یا ربی خوای گیان بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێن دڵخۆشمان کە یا ئەکرەم الئەکرەمین دڵ ئاراممان کە یا رب العالمین یا ربی خوای گیان عاقبەتمان پڕ لە خێر و جوانی کە یا ئەکرەم الئەکرەمین هەر کەسمان گرفتێکی ئەوەی چارەسەر کە خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاک ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان تووشی گومان هاتووە یا ربی خۆیە چاوی دڵمان بکەرەوە تو گەورەی خۆت بەسیرەتمان زیاد کە خوای گیان هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە بەخوا پەروەردگارە تۆ ئەزانی ئێمە زۆر فەقیر و داما و یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە تو گەورەی خۆت خوایە ڕەحم و کەرەمی خۆت بەسەرمانە ببارێنەوە ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە لە گوناهی ڕەفیق و خۆشەویستانمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە تو گەورەی خۆت خوایە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی هاوشار و هاوماڵەکانمان ببورە یا ربی خوای گیان غیبەتی هەر کەسمان کردو لە گوناهی ببورە ڕقمان لە هەر موسڵمانێ بووە لە گوناهی ببورە خۆمان بە گەورە زانیەوە بەرامبەر بە هەر موسڵمانێ خوایە لە گوناهی ببورە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە عەفو و مەرحەمەتی خۆت بەسەر ئەم میلەتە ئێمە ببارێنە هیدایەتی گەنجەکانمان بدە نێو چاومان بگرە بەرەو خێر یا ئەکرەم الئەکرەمین دینداری لە لامان شیرین کە لە گوناهەکان بمان پارێزە ئەوەندە حەڵامان بدەرێ محتاجی حەرام نەبین لە هەموو شتێکە خوای گیان ئەوەندە حەڵامان بدەرێ محتاجی حەرام نەبین خوای حەرام لە پێشچاومان ناشیرین بکە تاعەت و خواناسی خوای لە پێشچاومان شیرین و جوان بکە تو گەورەی خۆت قبوڵمان کە تو گەورەی خۆت قبوڵمان کە تو گەورەی خۆت قبوڵمان کە یا ربی خوای گیان ئەی ئەو کەسەی سپاردە زایە ناکەی وا خۆمان باوکو دایکمان خێزان و ماڵ و مناڵمان صحت و لەشساغیمان ئیمانمان پەروەردگارە هەمووی سپاردە بە تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئیمانەکەمان سپاردەی تۆ ئەکەین خوایە ئەخلاقمان سپاردەی تۆ ئەکەین سومعەمان سپاردەی تۆ ئەکەین ئەی ئەو کەسێک کەوا سپاردە زایە ناکەی وا خوای گیان ماڵ و سەرۆت و سامانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت تووشی نەخۆشیە کوشندەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان محتاجی دەستی ئینسانمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە یا رب العالمین زەلیلی دەستی زاڵمانمان مەکە زەلیلی بەردەم گوناهەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە هانا بۆ لای تۆ ئەهێنین هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە بە دوعاکانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم داوات لێ ئەکەین خوایە هەرچی شتێکی باش ئەو خۆشەویستەمان صلی الله تعالی علیه و آله وسلم داوای لێ کردووی ئەصحاب داوایان لێ کردووی علەما و ئەولیا و صالحین داوایان لێ کردووی خوای ئەمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپێک ئەو خۆشەویستانە پەنایان پێگرتووی خوای ئەمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي يقول لقناه من الشيء أجبوري وخله لمن قبولك إن شاء الله.